جارێکی تر دژی دواکەوتنی موچەکانیان لا کاتی خۆیدا فەرمانبەران و کرێکارانی کارگەی چیمەنتۆی کەرکووک خۆ پیشاندانیان ئەنجامدا. ئەو کرێکارانە داوا دەکەن لە کاتی خۆیدا موچەکانیان پێ بدرێت و کارگەکەش لە ڕێگەی حکوومەتەوە بەڕێوە بچێت نەک کەرتی تایبەت. کێشەمانەوە ئێمە معمەل سمت کەرکووک لەگەڵ وزارەی سناعە اتفاقیان کرد بیدەن ئەستسماری شوەری گرت لەسەر ئێمەوە بڕۆ ئێستا معمەل داغان بووە نە تاحونە ئیشەکان ئەقسامەکان هەمویان ئیش ناکەن لەم لادێنی بۆ ئەوە لە تەرهیم بکەین. ئەستسمار هەر نەهاتووە یعنی یارمەتی خەڵک بدا، هاتووە ماڵ خەڵکەکان وێران بکە. 650 موظفین هەمومان داغان بووینە. براکەم ئەمە سێمین جارە ئابی هەموو مانگی ئێمە ئاوا بکەین ئینجا مەعاشەدەن. ئەمانە ئەگەراوی حەقوت بکە عقوبەتە دەن یان نەقڵ تاکەن یانەوەی فەسڵ تاکەن. ئەمە دای حەقوت بکە یا ئەمانە ئاوان وەڵای برا یەک مەسئول جۆمە لێ ناگرێ. هەشتۆ ئێمە ئەم استثمارە هەر نەمرە یعنی نە حقوقمان پێدەن نەڕاتبەکەمان لە وەختە ئەدەن نە حەوافزیە نە خۆتوڕەیە کولی مانگی ئێمە هەن لێریاویستایی نادەن پێمان ئەڵێن بەیانی نەیدەن پێمانی مش مظاهرەکەین تا بتوانین مظاهرەکەین هەتا ڕاتبەکەمان بیە. کارگەی چیمەنتۆی کەرکووک یەکێکە لە کارگە گەورە و بەناوبانگەکانی ناوچەکە و لە ئێستادا 671 فەرمانبەر و کرێکار کاری تیادا دەکەن و مانگانە زیاتر لە 50,000 تەن چیمەنتۆ بەرهەم دێنێت. بەڕێوەبەری کارگەکەش لە ڕوونکردنەوەیەکدا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دڵنیایی دەدات بە فەرمانبەرانی ناو کارگەکە موچەکانیان پێدەدرێت. بەڵێ ڕاستە ئێمە مانگی پێشوو ئەو کێشەیەمان هەبوو ئەو کێشەیەش ڕوونکردنەوەی خۆماندا بە مۆزەفەکان بەڵام ئەم مانگە ئێمە خۆمان ئاگاداریمان کردوێتەوە بۆ هین بۆ هەموو مۆزەفەکان ئێمە لە 22 بۆ 28 مانگ ئامادەین کە موچەی مۆزەفەکان بدەین لە سەرەتای ئەم ئیشەوە ئێمە هەموو مانگێ موچەی مۆزەفی خۆمان داوە. من مانگی پێشوو دڵنیاییم دایەوە پێیان من تەمە ناکەم هاوکاری لایەنی دەرەوەی ئەم کارگەیە هەبێ بە هەمووین بە کارەبا بە بەغاب بە حکوومەی مەرکەزی تاکو من ئەتوانم دڵنیایەکی تەواوەتیان بدەمێ کەوا ئێمە بە نسبەت موچە هەتا ئەم ڕۆژە هیچ مانگێ نییە کە نەدرابێ موچە ئەدرێت تاخیربوونی شتێکی ئاساییە بەڵام سەبەبی سەرەکی ئەم دڵە ڕاوکەیەوە تووشیان بۆ لەبەر ئەم هەموو کێشەیەوە کە دێتە پێشمان. سەرەڕای خۆ پیشاندان و ناڕەزایی کرێکاران و فەرمانبەرانی کارگەکە ماوەی 4 مانگە ناوە کارگەکە لە کار دەکەوێت و سەرەڕای گرفتەکان کارگەکە زیاتر لە ملیارێک و 600 ملیۆن دینار پارەی کارەبا قەرزارە. بەڕێوەبەری کارگەکە بەڵێن دەدات پلانیان هەیە لە ساڵی 2019 بەرەهەمی چیمەنتۆ بۆ 6,000 تەن لە مانگێکدا بەرز بکەنەوە و گرفتەکان چارەسەر بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.